سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتەتان باش دوێنێ بڵاوبوونەوەی ڤیدیۆیەک لە کافتریایەکی شاری هەولێر کە تیایدا گۆرانی سەدام زێڕە لە کافتریاکەدا نمایش کرا کاردانەوەی جیاواز و جۆرا و جۆر و دژبەیەکی لێکەوتەوە. هەر بۆ بەیانی زووی کە بەیانی ئەمڕۆ بوو پارێزگاری هەولێر لێپرسینەوەی لە کافتریاکە و خاوەنەکەی کرد و کافتریاکەی داخست هاوکات خاوەنەکەشی دەستگیر کراوە. کارەکەی پارێزگای هەولێر لێپێچینەوەکەی پارێزگای هەولێر بەرامبەر بە کافتریاکە و خاوەنی کافتریاکەش دیسان کاردانەوەی جیاواز و دژبەیەک و جۆرا و جۆری لێکەوتەوە. بەشێک لە هاوڵاتیان کارەکەیان بە باش وەسف کرد بەوەی کە پارێزگاری هەولێر هەرزوو هاتۆتە سەر خەت و ئیجراعاتی یاسایی کردووە. لە بەرامبەردا بەشێکی دیکەی هاوڵاتیان پێیان وایە ئەوەی دەبوو بکرێت ئەوەیە کە نەک کافتریاکە دابخرێت بەڵکو خاوەنی گۆرانیەکە یاخود نووسەری شعری گۆرانیەکە دەبێت دەستگیر بکرێت کە ئێستا کادری یەکێک لە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە و لە هەولێر دەژی. من دەبێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەم بە میوانداری بەڕێز کارزانگەردی چالاکی مەدەنی. سڵاو لەوێ کارزانم کاتت باش. پارێزگاری هەولێر ئیجراعاتی یاسایی کردو، ئیتر بۆچی بەشێک لە هاوڵاتیان ناڕازین لەوە؟ بەڵێ سڵاوتان لێبی ئەو کاتی وەش باش. طبعا مەسلەیەکی کورتی هەیە دەڵێ عوزر لە قەباعەتەکەی زۆر گەورەترە. ئەمڕۆ لە شاری دوێنێ لە شاری هەولێر حاڵەتێکی لەم زۆرە ڕووی داوە. دوای ئەوەی کە خۆم بە دوادا چوون کرد لەسەر حاڵەتەکە، طبعا ئینسان ئەبێ ڕازگۆبی بێ حەقیقەت قسە بکە. ئەم حاڵەتە حاڵەتێکی با بڵێن بانقەز نەبووە، حاڵەتێک بووە تێپەڕیوە لە کافتریایەک میوسیک با بڵێن موسیقا و شتیوا لێدراوە، بەڵام لە کاتی و یوتیوبەکە کە نێکستراک بووە هاتوتە سەرم گۆرانی و لە حاڵەتێکە 20 ثانیە تەسویر کراوە ئەوە ناکراوە. ئەواتە ئێرە بەڕای من ئەمە طبیعیە، چکە ئەو خەوانی کە دان ناسم چێن و ئەستەم بنەماڵی شەهیدیشن لە بزانیاری في حال نامە سەر بابەتە. بەڵام ئەوەی کە سەیرە ئەو جۆر لە موجاملەیە کە لە پارێزگای هەولێر دەکرێت، دەڵێن ئێمە ئەو کەسەمان دەستگیر کردو ئەو کافتریامان داخست کە گۆرانی زێڕە زێڕی سەدامی لێت. باشە قبولمانە سەر چاوم، ئەی باشە جارێ پێم بڵێن بە چ یاسایەک ئەم کوڕە گیراوە؟ باشە ئەگەر بە یاسای ئەوە گیراوە ئەم کوڕە گۆرانی بەعسی و شتیوای لێدا، ئەی بە چ یاسایەک ئەو خەڵکانە دەستگیر دەکرێن کە لە سیویەکی ئابدە بابەی حکومەتی عێراقی هینە سەر پەرلەمانی کوردستان؟ باشە ئەی بە چ یاسایەک ئەم کەسانە دەستگیرەکەن کە سەرۆکی عەشیرەتی ناسڕی کە سەرۆکە عەشیرەتی سەدام حوسێنە لە هەولێر بە کەیفی خۆیان تەراتێ دەکات؟ ئەی بە چ یاسایەک حەسەن عەلەوی دەیگۆت چەند جار لە بوو دیتنی عەزەت دووریەم هاتوومەتە شاری هەولێر؟ یعنی بەڕاستی مە جۆرێک لە مزادەیەکی سیاسی مزادەیەکی ڕاقی سیاسی پێوە دیارە. بۆچی مزایەتە سەیری دەکەی لە کاتێکدا ئەوەی کە کراوە ئەوەی دەبینرێت کارەکەی پارێزگاری هەولێر تا ئاستێک لەلایەن بەشێکی زۆر لە خەڵکیەوە دەستخۆشی لێ دەکرێت، دەبێت پارێزگاری هەولێر غەیری ئەمە چی بکات؟ لەسەر مەسەلەی ئەوەی کە ئایا پارێزگاری هەولێر چی بکە، طبعا ئینسان ئەگە ماڵی لە شوشە بوو پێویست ناکەن بەردەخەڵ. ئەگەر ڕاستیەکرد ئەویشم بە بنبڕی کۆتایی پێدەینە، چکە ئەو نوێنەری پارتی دیموکراتی کوردستانە لە پارێزگای هەولێر و سەرۆکی پارێزگایە نەدەبووە ئەم ئیشە بەم جۆرە بگری بۆ ئەوی مزایدە و دەستکەوتێکی سیاسی بخۆی هەڵچێتەوە. باشە چکە حزبەکەی لە ڕابردوو کۆمەڵێک ئیتیفاقات و کۆمەڵەشتی لەگەڵ حکومەتی عێراق و حزبی بەعسا هەبوو، لەبەرەوە پێویست بە مزایدەیە ناکە. ئەگە کردی دەستی خۆشبی، بەڵام بەو حەجمە ناتوو بێ بە خەڵکی بفرۆشی وەکو جۆرێک لە پاک نییە، جۆرێک لە پاکپەرێز خۆت نیشاندەی کە ئەمە ئیشێکی وامان کرد. ڕاستەکەی فەرمون بەعسەکان لە هەولێر تەراتێنەکەم فەرمو ئەوانە بکرێن. باشە خۆ جێمان لێ لە چوارچێوەی دەسەڵاتی پارێزگارێکدا بێت یان ئەوەی کە دەبێت ئەوە بکات کێ؟ عەفو تێنەگەیشتم. ئەوەی تۆ داوایەکەیت پێ دوایە لە ژێر دەسەڵاتی یان لە چوارچێوەی دەسەڵاتی یاسایی پارێزگارێکدا بێت، یان ئەوەی کە ئەگەر پارێزگار ناتوانێت ئەوە بکات وەک خۆت دەڵێیت ئەو بەعسیانەی کە ئێستا لە هەولێر نیشتەجێن و لە هەرێمی کوردستان ماون دەبێت کێ ئەو ئیجراعاتە بکات؟ جا خۆ داواکاری گشتی نەخەوتووە. باشە خۆ داواکاری گشتی مدعی العام لە وڵاتە بوونی هەیە، ئەتوانی بەم ئیجراعاتانە هەستی، ئەتوانی کۆمەڵەشتی لەم بابەتانە بکە، بەڵام بەداخەوە
تێکەڵەیەک هەیە لە دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستان ئەم ئیشی ئەوەکەم ئیشیەوەتر ئیچەکەی ئیشی خەڵکی تر دەکات لەبەرەوە ئەم تێکەڵبوون لە وەرەقەی لە ئیشکردنی دەسەڵات و تێکەڵبوونە بەڕاستی گرفتێکی زۆر زۆر ئەگەنە خودداواکاری گشتیێتوانی بەوەی شاستی بەڵام بەداخەوە یعنی ئیشەکان بە پێی پێویست ناڕن. زۆر باشە باز لەوە دەکرێت کە هاوڵاتیەکی زۆری عەرەب لە هەولێر و لە سلێمانی و لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە لێشاو هاتوون و عەرز و خان و ڤێلا و گەورەیان کڕیوە. پێتان وایە هاتنی ئەم لێشاوە لە عەرەب و کڕینی ئەو ئەرز و مڵکانی کە لە هەرێمی کوردستانن و تاپۆکردنیان لەسەر خۆیان تا چەند بووەتە هۆکاری ئەوەی ئەم جۆرە حاڵەتانە ڕوو بدەن و دووبارە ببنەوە؟ طبعا تعریبکردن زۆری زۆرە، تعریبی سیاسی هەیە، تعریبی عسکەری هەیە، تعریبی باڵێن زۆری زۆرە، بەڵام ئەو تعریبێک کە ئێستا دەکرێت تعریبیشی اقتصادیە کە عەرەبەکان لە ڕێگەی اقتصادە و داخلی هەرێمی کوردستان دەبن بە تایبەت هەولێر دێن خەریکی کڕینی مولک و زەوی و ڤێلا و کۆمەڵشتی لەو بابەتەن و ڕاستەخۆ دەشکرێ بە ناویانەوە. ئەوە هەمان ئەو نمونەی فەڵەستینمان دێتەوە یاد کە کاتی خۆی جوولەکەکان هەمان شێواز تەکنیکیان بەکارهێنە بۆ داگیرکردنی فەڵەستین. ئەمە جۆرەکە لە داگیرکاری ئێستا گەر بە نمونە لە ساڵی 20ەکان سیرکەین دەبینین کورد لە شاری مووسڵ زۆری نەبووە و لە ئیحسای ساڵی 56-58 کەرکووک کورد زۆری نەبووە، بەڵام ئێستا معادلەکە عکس بوویتەوە. ئەوە من لێرە ئەو مقابلەیە لە بینی من و با بەکو مێژوو بمینێ 30 ساڵی تکە 30 ساڵی تر دەبی بڵێن کوردستان هەولێر شارێکی کوردی بووە، هەلبی ئەو خەریکی ئەو نوعاتوێکەوە تێکۆشان و سیاست دەبین ئەبێ مادەیەکی 140 تریش دابرێن بۆ شاری هەولێر دوای 30 ساڵی تر. ئەمە چێ لەمە بەرپرسە؟ ئەمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لێ بەرپرسن کە بە هیچ جۆرێک لە جۆرەکە نەخەمی کۆچبەرانیتیان، نەخەمی ئەمنی قەومی وڵاتیتیان، نەخەمی دیموگرافیا و جوگرافیا ئەم وڵاتیان نییە. یعنی ئێستا باش تێگرت پێ بڵێم کاتێکە من ئەگە بچم بە وڵاتی بریتانیا لێ بژیمیان بچم بۆ ئەڵمانیان بچم بۆ تورکیا بە نزیکترین وڵاتە لێمان دوای چەند ماوەیەک کەلتوری من لەناو کەلتوری ئەوان دەتوێتەوە. باشە فێرە زمانەکەیان دەبم، فێرە عادات و تەقالید و کەلتوری ئەوانە بم. دەکرێت کوردێکی ڕەنگ تورکی بم، کوردێکی ڕەنگ ئەڵمانی بم، بەڵام لێرە بەعکسەوە عەرەب دێن کورد کەلتورەکەشی لە عەرەب ناتوێتەوە باشە و عەرەبەکەش زیاتر کەلتوری کوردیەکە دەتوێنێتەوە وردە وردە ئەم جۆر لە زاڵبوونەوە دروست دەبێت. یعنی ئێستا گاڵتەت پێ نەیە بڵێم لە ساڵی لە سەردەبی ئەبوو جەعفەری مەنسوور منتقی بەغداد منتقەیەکی کوردی بووە، بەڵام بەداخ و خەڵک ئاگای لە مێژوو نییە لەوانە بەلاتەوە سەیری بڵێ کاکە بەسڕا کە بەستەڕەیە خۆی لە کوردی داستە منتقەیەکی کوردی بووە وردە وردە عەرەب هەڵدەخشێت. بەڕەحمەت بی کاکنم شیروان قسەیەکی هەیە بەڵام بەداخەوە کەم کەسەیە لێی تێبگەوەی لێشی تێگا باڵێن ئیشی پێ ناکە. ئەڵێ دوای چەند ساڵێکی داهاتوو کاتێکە قەیرانی ئاو دروست دەبی عەرەبەکان وردە وردە دێن بەرەو باکوور هەڵدەکشێن، بەرەو هەولێر و سلێمانی هەڵدەکشێن، دێن لەوێ نیشتەجێ دەبن، سیاحەتەکەن، دەرژین، اقتصادەکەن، تیجارەتەکەن، بالفعل ئەوەی دەبینی هەمووی ڕاستە. بۆیە یعنی گوزەرانێکی زۆر خەتەرە. ئێمە ئەوە وەکو بە دیوە باشەکەیدا نەیبینین. دەمەوێت نمونەی ئەوەت بۆ بهێنمەوە. بەرپرسێکی حیزبی لە ماوەی ڕابردوودا باسی لەوە کرد، شانازی بەوەوە کرد کە بەشێکی زۆری ئەو بەرپرسە باڵایانی حیزبی بەحس و ئەوانەی ئەنفالیان کرد لە هەرێمی کوردستان ئێستا ئەو بە شانازیەوە باسی لەوە کرد کە لە ژێر حکم و دەسەڵاتی هەرێمی کوردستاندا لە شارەکانی هەرێم نیشتەجێن و ئەو وەکو جۆرێک لە پێکەوە ژیانی ئاشتیانە تەماشای کرد. ئێمە بۆچی بەم دیوەیانەی بینین؟ طبعا ئەو بەرپرسە نازانم چییە، بەڵام سەری دای دەبن، نازانم چیە بەڵام سەری دای دەبن لەبەر یەکشە، چونکە وەکو باسم کرد ئەگەر ئەو ڕۆ لە مەرحەلەیەکی یاخوداڵێن لە مەسافەیەکی کورتە پێکەوە ژیان کاکە عەرەب بە هیچ نەوعێک باوەڕی بە پێکەوە ژیان باشە بە هیچ نەوعێک، بەڵام ئەو ڕۆ باری لاری لە ڕووی سیاسیەوە باریان لارە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئەمنی و وەسعیان خراپە، ناچارن لێرە تەقەبولی کۆمەڵەشتەکان، بەڵام کە تەقەبولەکان بەڵام کۆمەڵەشتی تر کۆمەڵە ڕەتفعلی خراپتریشیان هەیە. با نمونێکت دەمێت پێکەوە ژیانی ئاشتیانە بەسەر چاو ئەی دەبڕۆ لە بەغدا دەتوانی بە کوردیشی فەسیح و واضح بێ مامەڵێ بکەیت، دەبڕۆ دەتوانی بچێ منتیقەکانی با مەسەلە مووسڵ بڕکاکە من بە عەلەنی کوردم، بڕۆ دەتوانین لە کەرکووک لە منتیقە حەیسناوە حەی عوروبە و ساحەی تەیڕان و ئەمانە بڕکاکە من کوردم دەسوڕێمەوە بەخۆی ڕێک نییە ئەوەی خلافە پێتەکە. ئەی باشە لەبەرچی لەوێ پێکەوە ژیان قبول نییە، بەڵام 100 کیلۆمتر ئەو لایەوەڵە کاکی احتیاطی دۆقێکی لەم شێوەیە کە دەنابەت باسی دەکەیت هەمان سیناریۆ یان هەمان کاردانەوەی ئەوانەی کە عەرەب یان فارس یان تورک یان هەر میلەتێکی تر بەرامبەر بە کورد دەیکات
پێت وایە ڕێگە چارە چییە؟ ئێمە ئەوەی کە تۆ پێڵی نابێ وەکو لەژێر چەتری پێکەوە ژیاندا ڕێگەیان بدەین لە هەرێمی کوردستان نیشتەجێ ببن و بمێننەوە، کەواتە ڕێگە چارە چییە؟ کاردانەوە ئێمە چۆن بێت؟ کاکە گیانجارێ مەسەلەی پێکەوەژیانی ئاشتیانە خاڵەکەیە کە لە سەروی هەموو خاڵەکانەوە ئەویش بریتە لە ئەمنی قەومی باشە بە هەموو کلمە بە هەموو لایەنەکانەوە تاوان کورد لانی ئاسایشی نەتەوەی سفرە ئەم چ لە پێکەوەژیان کەم 2 ڕۆژی تر یان 50 ساڵی تر 30 ساڵی تر کوڕەکەم نەزانی بە کوردی قسە بکات سەقافیەکی عەرەبی هەبی خەریکی متەنەبی و خەریکی جاحز و نازام چی خەریکی مشتارێک ئەمە ناوی لەنانم پێکەوەژیانی ئاشتیانە کامە وڵاتی دیموکراسی تۆ دەیبینی لە ئەمریکاوە بگرە لە سوید و نازام ئەڵمانی بریتانی و وڵاتانی تر بگرە بزان ئەو نوع پێکەوەژیانە هەیە ئەوەی لا ئێمە هەیە ئەوە لا ئێمە بەربەڕەڵایی هاوڕێجیان بڕۆ لە ئەوروپا کاتێک کە دەچی بۆ وڵاتێک بڕۆ جارەی نییە هیچ ناکە بە قانون ئیلتیزامی زمان و داب و کەلتور و ئەمانی وڵاتەکەتە جارە هیچ ناکە بەس بە قانون باشە ئەو جە کە فێرە ئەم کەلتور و دابوونەری تەبی دوای 5 ساڵ اینجا ئیقامەت دەداتێ دواتر کە مەشاکلت نەبوو کێشت نەبوو وردە دێ دوای 10 ساڵ ئەمجا جنسیەت دەدات ئەویش بە کۆمەڵێک مەراحل تێپەڕ 15 ساڵ 12 ساڵ هەیە بگرە 15 ساڵ اینجا مەرحەلەی ڕەگەزنامە وەردەگری اینجا دەتوانێت وڵاتێکی ئەم وڵاتە بژی بەڵام لا ئێمە وانە لا ئێمە کابرا عەرەبەوە هاتی و کاکە هەتا ئێستا مەسئولەکانی ئێمە غەریبی شارە چیفاع و کەلسوم و نازام چی هەبوو کەلتورە بەو عەقلیەتە بەو تەسەڕوفاژین لەبەرەوە تەقەبولیانە چونکە من جێری 60ەکان و 50ەکان و 70ەکان نیم ئەو کەلتورە قبول نییە پێم خەدرە کابرایەکی عەرەبی دادەنیشی دەچی کافتریایەک دادەنیشی مەطعەمێک دادەنیشی نارێ فەرموو چی دەخۆی دەڵێت فاضل کاکە لە کوردی ئەوەندەی سەرنجم دابێت لە ماوەی ئەم چەند کات ژمێرەی ڕابردوودا کە ئەم ڕووداوە ڕوویداوە گەڕانێکی زۆرم لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کردووە هێندەی لێی تێگەیشتم بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی گەنجانی جیلی نوێ ئەوانەی کە لە پاش ڕووداوەکانی ئەنفال و هەڵەبجە و کیمیاباران و تەنانەت ڕاپەڕینیش لە دایک بوون کە تا ڕادەیەک زۆر بە وردی ئاشنای ئەو مێژوەنین یان خۆیان لەو مێژوەیان نەژیاون بە ڕووداوێکی ئاسایی سەیری دەکەن و پێیان وایە ئەمە ڕووداوێکی ئاساییە و لە هەر وڵاتێکی دیکەش تێدەپەڕێت پێت وایە بۆچی گەنجی ئێمە لاوی ئێمە ئێستا ئەم جی لە نوێی کە هاتووە ڕووداوێکی لەم جۆرە ئاوا تەماشا دەکات و کەسێکی وەکو بەڕێزی شت وەک چالاکوانێک بەم جۆرە بە توندی سێری دەکەی ئەم جیاوازیە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەڵێ تەمانە من هەردوو دیوەکان بینیوە چکە شەڕی عێراق و ئیرانیشم باش لەبیرە ڕاپەڕین و شەڕی ناخۆ هەتا ئاخری وە خۆش متابعەیەکی وردی تاریخ دەخەم بەردەوە لە ڕووی مێژوو زۆر متابعم بە دوواداچوونەکە وەزایدەن قەوم کەس و کار و ڕەفیق و دۆست و حەبابی تریشم هەیە کە تاڵیان چێشتووە بەدەست حکومەتی عێراقی ئەمانە بەڵام مەتوو بێمە سەرجیلەکە تەبعاً ئەوەی ئەمن تێدەکەم هەست دەکەم جیلی ئەمڕۆ بە جۆرێک لە جۆرەکان لە بینی دوو قاوس گەوز کراوە سەرقاڵە بەوەی کە چۆن دابمەزدێ ئیشی دەستکەوی خوێندن تاواکە بەو بابەتانەی بەلاوە گرنگ نییە بتوانێت ئیشێکی تر لەبەرەوە زۆر ئاسایە پێشمەرگەیەک ساحب خانەکەی کابراایکی عەرەبە کرێسی عەرەبێکە و دەشی چەوشێنتەوە زوڵمیشی لەگە بەڵام بەلای تەبیعیە بەس مانگانە موچەکەی لە کاتی خۆی بێ ئاسایە ئەم زۆر لە کێشەیە یاخۆت ئەم زۆر لە هەستنەتەوەیە ئەسبابەکەی دەسەڵاتە یعنی مەسەلەن بنمونە ئێستا چەندی بەر لە سوشیال میدیا بگەڕێ چەند خەڵکی تووڕەیە بڵێ کاکە لەو بەس لەو تەسەڕوفی ئەو ڕۆژەی پارێزگای هەولێر بڵێ کاکە تۆ لەسەر گۆرانیەک ڕستی خەڵک دەبڕی لەسەر گۆرانیەک مەسەلە دوکانێک کافتریاک دادەخەی ئەی بۆ ناچی خاڵت خۆش ناو بگری کە خاوەنی هۆنراوەکەیە باشە کەچی نەک دەژیریش بکرێ بەعکسەوە پاداش کراوە بە دەڵێ ئەمە نازانم بەس دەڵێن پلەی لیوا ڕوکنە لیوا نازم شێکی وای و خارەنیشی لە ڕەنگە لەوانە مانجێ چەند ملیۆنێکی وەرگری هەمزانە خەڵک ئەم دوو دیوە عەکسە دەبینی لە ئەساسە هەستی نەتەواتی کەشی دەبینی لەبەرەوە ڕوو خەڵک یعنی بە جۆرێک لە جۆرەکان دەسەڵات تەمەن تەکنیکێکی دەسەڵات پێمە دەسەڵات سیاسەتێکی هەیە ئەویش مەسەلەی مامەڵەکردن بە نان و سک باشە بۆ برسیتەکە موچەکەت ناداتێ بەڵام تۆ لەو مافەیکاتە تۆزێکت داتێ ئەوەی تریشت پێ نیشانە بۆ ئیلتیزام پێ بۆ داواکارانی ئەوە لەبەرەوە خەڵکی ئەمە خواخۆتی موچەکە بێ باشە خواخۆتی ئیشێکی دەستکەوی خوا دەکرێت وڵاتە سەر و گوندە بوو بەڵام خوا نەخواستە ڕۆژێک لە ڕۆژان عەرەبی پێپەتی بێ هەر لە مەسەلەی هەرای حرەسقەومی و مەسەلەی ئەنفال و مەسەلەی
حرس جمهوری و ئەوانەوە طبعا تاریخە طبعا ڕۆژێک لە ڕۆژان هەمان ئەم دم و چاوانە بەڵام هەمان ئەو با بڵێن سیاسەتە بە فۆرمێکی تر دووبارە ببتەوە بێ حکمی هەرێمی کوردستانە بکە کاکە حکومەتی عراقی نا کاکە وەک سەقافەی عەرەبە طبعا سەقافەی عەرەبت با پێ بڵێم یەکەم شێت خواخوایەتی شەرەف و ناموسی خەڵک بە میلاد ببە خواخوایەتی اقتصادی خەڵک بە میلاد ببە خواخوایەتی نییە دەردکە لە شوێنەکەی دانیشی خواخواتی خانووکە بڕوخێنی لە شوێنی ئەو خێمە هەڵدا ئەبێ خەڵک ئەم شتانە بزانێت کاکە هەندە شت هەیە بەنای پێکەوە ژیان ئەگەر دروست بێ بۆ شێوازی قسەکردنەکەت بەکاری بێنم پێ دوایە بەم نەفەسە توندەی کە تۆ بانگەشەی بۆ دەکەی دەکرێت ئێمە لەژێر هەژمون و کاریگەریە خراپەکانی عەرەب لە هەرێمی کوردستان بینە دەرەوە زین چۆنە نەفەسی تون ئەمە زین چی ئەمە بێتاقەتم لەبەرەوە تۆندم بێتاقەتم یعنی ڕۆژانە شتەکانە بینم دڵم پڕە یعنی بچی بڵێ خەفەت بم شتان دەخۆم یاگەرنا عەرەبیش ئینسانە بەڵام چ جۆرە ئینسانە باشە چ جۆرە ئینسانی تورک ئینسانە بەڵام چ جۆرە ئینسانی باشە کابرایەکی سویدیش ئینسانە بەڵام چ جۆرە ئینسانی دەبێ ئێمە بە جۆرەك لە جۆرەکان بەپێی یاسا تاکە جۆرێک بەپێی یاسا خۆمان کوکەینە هەموو کۆمەڵە بەلای عەرەب نێ باشە کاکە ببتە مەرزێکی سەرێکی وەکو ئەوروپا کاکەوەی دێتە ئێرە لا ئەقەڵ وەلا ئەکسەرەبی فێری زمانی کوردی بی کاکە بۆنە یعنی لەبەرچێ من ناتوانم یعنی من لە هەولێرم خەڵکی هەولێرم عەرەبیەکەی دەزانم باشە بەڵام ئەو خەڵکی جنوب عادەتە هەولێریش دەبێ من لە بەخاتریەوە بە عەرەبی قسە بکەم خوا ئەمە تەعریفی تێلای ساڵانێکی زۆرە بەشێکی زۆر ژمارەیەکی زۆر لە کافتریا و یانە شەوانەکان لە هەرێمی کوردستان بەگشتی و بەتایبەت لە هەولێر عەرەبەکان کڕویانەتەوە بەشێکیان بە بەکرێیان گرتووە ئەوان زۆرتر بەڕێوەیە بن پێتان وایە ئەمە تا چەند کاریگەری هەبوو لەسەر دروستبوونی ئەم دۆخی کە ئێستا هەیە و تۆ گلەیەکی زۆرت لێ هەیە بەڵێ ئەم دروستبوونی ئەم دۆخە طبعا بەڵێ ئەو قسە زۆر دقیقە مەسەلەی طبعا کافتریا و یانەکانی شەو بە ئەنقاست هێنانی لە بینی دوو قەوسە لەگەڵ ڕێز و حرمەتم هێنانی ئافرەتی لە فرۆشی عەرەب و ئەوانە چونکە ئافرەت زیاتر تەسیراتی هەیە لە پیاو لە بۆ بڵاوکردنەوەی لەهجە و شێوەزار و زمان و ئەمانە کەلتور و ئەمانە ئافرەت دەورێکی ئاساسی هەیە لەبەرەوە ناڵێن زمانی باو دەڵێن زمانی دایک بەبەستەکەوەی کە ئافرەت کاریگەری زیاترە لەبەرەوە جۆرێک لە ئەمانە تەسیراتێکی زۆر زۆریان هەیە کە وای کردووە کە خەڵکێکی زۆر کاکە هەر بە بنووکتە پێتی بڵێم ئێستا خەڵکی هەولێر بە بنێژ ناڵێن بە بنێژە بڵێ عەلێک باشە عەلێک ئەخێ یعنی یان ناڵێن شووتی دەڵێن ڕەگی یعنی هەر لە ئێستا بەوادرەکان دەرەکەوی کە ئەمانە کاریگەریی ڕاستەخۆیان لەسەر زمانی کوردی لەسەر بیر و زهنی کوردی دروست کردووە زایدەنیش بەشێک لە عەرەبەکان لە هەولێر خاوەنی سەرمایە زەبەلاحن یعنی هەزاران خەڵک یان نازانم یعنی ڕقەمەکە با نەبتە سیغەی مبالەغە ڕقەمێکی زۆر خەڵک لەژێر دەستیانی شەر لە بینی ئەو مؤسساتە کتابات بە عەرەبیە ئیمێڵات بە عەرەبیە ئەو نەظەماتانە دێنێرە زۆرێکە دەنابێت ئاماژەی پێەکەی کەواتە دەبێت کەسێک لایەنێک لە پشت ئەمەوە بێت کە بە مەبەست ئەمەی کرد بێ بۆ قازانجێک ئایا قازانجەکە مادی بێ یان سیاسی بێ پێتان وایە هۆکاری پشت ئەمە چییە کێ دەتوانێت بەم هەموو دەسەڵاتەوە ئەم دۆخە بخۆبقێنێت واللهی نازانم بۆ چون جوابت دەمەوە یعنی هەستەکە پێم وانە ئەوە ڕێی منە ڕەنگە ڕاز نەبی بەڵام پێم وانە دەسەڵاتێکی هەندە بەهێز هەبی بتوانی ئەم شتە بکە ئەی چی ئەمەیە خۆمان دەسەڵاتێکی لاوازین بەبێ فلتەر ڕێگا بەو شتانە دێن داخلی وڵاتەکەمان زۆر باشە زۆر جار ناو بەناو لە هەرێمی کوردستان ئەم جۆرە ڕووداوانە ڕوودەدەن و بڕێک جار بەڕوونی دەردەکەوێت کە ئەم ڕووداوانە زەق دەکرێنەوە قسە و باس و گفتوگۆ و مناقەشات و بەرنامە و گفتوگۆی جۆرا و جۆری لەبارەوە دەکرێت پێتان وایە ئەمە تا چەند کاریگەری خراپی لەسەر ئاسایشی دەرونی بۆ تاک و هاوڵاتیانی کورد دروست دەکات بەڵێ وڵا بەنسبەتی ئێستا بەڵێ بەتاکی لە ڕووی دەرونیەوە کاریگەری سلبی دروست دەکات یعنی ئێستا بنمونە لە دوێنەوە خۆ با بڵێن لە بەیانی ئەو شعورم بریندارە لەسەر بەتاکی ئاساواری سلبی دروست دەکات و لەگەڵ ئەوەشە یعنی خەڵک بێتاقەتەکە وەکو باسم کە لە ناوەڕاستی گفتوگۆکانە خەڵک بە جۆرێک لە جۆرەکان شعوری بریندارێبی هەست بە مەترسی دەکات کە لە داخی ئەم جۆرێک لە ئینتیمای نیشتیمانی نامینێ لەبەرەوە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە بەڵە کاریگەری هەیە و خەڵک بێتاقەتەکە نەگەی من هەبڕۆ سەری سوشیال میدیاکە
بڕۆ سەری کۆمنتەکان بکات بەچکاوە خەڵک کەم پۆستەکە لەبەر ئەو زەختەریەکە هەیە خەڵک زیاتر لە کۆمنتەکان باڵن زۆرێک لە مشارەکەی سیاسی هەیە نە لەگەڵ ڕێگای پۆست ئەمانە لە ڕێگای کۆمنتەکان و زۆرێک لە مشارەکەی سیاسی بڕۆ سەری بزان کۆمنتەکان خەڵک چیدەوە باشە بڕۆ سەیری پیجەکانکەن سەیری ئەو تەسەڕوفاتی ئەوان بزانە خەڵک ڕەتفعلی چێ بەرامبەر بە تەسەڕوفاتەکانی ئەوان لەبەرەوە بڵێ بێگومان خەڵک تووڕە دەکا ئەگەر نا پێم وایە هەموو کوردێکی شەریف هەموو کوردێکی ساحب ڕست باڵێن ئیرادە و ڕەسەن ئەم دۆخە پێقەڵ زۆر سپاس بەڕێز کارزانگەردی چالاکی مەدەنی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵمان بێت سپاس دەبێت زۆر سپاس بینانی بەڕێز ئێوەش هەر شاد بن سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت